سلام عليكم من ناوم بيان محمد أحمد باش داري كورس چالاکردنی مێشکم کردووە سودی زۆرم بینیوە دەستخۆشی لە مامۆستاکان ئەەکەم بەڕاستی بەرنمەیەکی جوان و کورسێکی زۆر جوانە ئەوەی بەشداری بکە هەر سود ئەبینێ هەر چەند کەسەکە ئیهمالیش بێ کەسەکە هیچ نەزانێ هیچ بیرۆکەیەکی نەبێ بێتە ناو ئەم کورسەوە فێرە بێ جا بۆیە من خۆم کەسێکی بەرنامەڕێز و جددیم بەڵام کە هاتوومەتە ئێرە زیاتر جددی بووم بەرنمەکانم زیاتر پێشکەوتوتر بووە و پێشتر مەسەرەن شتێکم ئەکرد نەم ئەزانی باشە من لەم کۆرسە فێر بووم ئەو شتانێک کە سوودم لێ بینیوە زۆر بڕوا بەخۆبوونم زیادی کردووە و فێری نەخشەی زەینی بووم فێری فلاشکارد بووم فێری ئەوە بووم ژمارەکان هەموویم لەبەر کردووە تا 10,000 هەمووی ئەزانم و زۆر سوودی باشم لێ بینیوە کتێب خوێندنەوە زۆر جوانتر لە جاران کتێبە خوێنمەوە چونکە پێشتر ئەم خوێندەوە لە زێهنم نە ئەما ئێستا فێر بووم کە چۆن ئەو شتە لە زێهنی خۆما بهێڵمەوە و بمێ بابەتێک لە بەرکەم کورتکردنەوەی ئەو بابەتانە فێر بووم ئێستا ئەزانم چۆن کورتی کەمەوە و چۆن لە زەهنما بهێڵمەوە ئەوانە زۆر سوودێکی باشم لێ بینیوە بەڕاستی دەستخۆشیەکی زۆریان لێ ئەەکەم سەبار بە لەبەرکردنی بینین و بیستنی و ژمارەکان زۆر سوودم بینیوە پێشتر من کەسەی بە هەر بەرنمەیەکمە کرد بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز پیان ئەوتم کە 20 جار بیخوێنەرەوە 20 جار بیلێرەوە بە تەفسیرەکەی و 20 جاریش بیلێرەوە اینجا تۆ ئاەتێک لەبەرەکەی بەڵام کە هاتم بۆ ئێوتیان نەخێوانیە جوان بخوێنەرەوە تەفسیرەکەشی سیر بکە و لەگەڵ کە خوێنتەوە بزانە معنای ئەو ئاەتە چییە بەس نەیگەرێک ئەوە نەبیڵێی تۆ دوای ئەوە فێر بووم کە ئەو ڕێگایە فێر بووم توانیم لە سەعات و چارێکێکەوە لاپەڕەیەکی قورئان بێنمە سەر 20 دقە ئەوی زەبتیکە بە 5 دقەش ئەتوانم بە لەبەرکردنی بینینی بە 5 دقەش ئەتوانم لاپەڕەیەک لەبەرکەم بەڵام بە 20 دقەکە تەواو زەبتێکم ئەمە بۆ لەبەرکردنی بینینی و ئەوە فێر بووم کە نابێ ئەوەنە دووبارێکەیتەوە ئەوە زۆر غەڵەتە شتێک ئەوەنە بیلەیتۆ 20 جار لەسەریەکە زۆر هەڵەیە اینجا فێر بووم لە ماوەی 20 دقە لاپەڕەیەک قورئان بە تەواوەتی لەبەر بکەم کە ناو زێهنما بمێنێتەوە لەبیرم نەچێتەوە ئەمە زۆر ئیسفادەم دەبینیوە بۆ لەبەرکردنی بیستنی پێشتر هەر نەمەزانی بەڵام ئێستا فێر بووم ئەویش لاپەڕەیەک بە 20 دقە لەبەر ئەەکەم بەڵام لەبەرکردنی بینینیە توانای 5 دقەشم هەیە هی قورئان بەسی شتی تر هی کوردی بێت و بابەتەکە کوردی بێ ئەوە زۆر ئاسانترە لەلام بۆ لەبەرکردنی لاپەڕەیەک ئەوەن لە پێ ناچێ زۆر کە من پێچێ بەس بۆ قورئان ئەم معلوماتانە کە من ئەیدەم لەسەر قورئانە بۆ بیستنەکە زۆر باش بووم زۆر ئیسفادەم لێ بینیوە و ژمارەکان 20 ژمارە ئەتوانم لە خولێکێکا لەبەرکەم کە پێشتر نەمەتوانی ژمانە لەبەرکەم هەر لە بیرم نە ئەما هەر نەیشم ئەزانی و وێناکردنەوەی بۆ شتەکان ئەوە فێر بووم زۆر ئیسیفادەم لەمانە هەمووی کردووە بە تەواوی ئیسیفادەم لەم کۆرسە کردو کاریگەری باشیشی هەیە دەستخۆشیان لێکم سەبارەت بەو بڕەپارەی کە سەرفەکرێ لە خولەکەیە پێم وا بێ شایانێتی هەرچەند قورسە بۆ هەنێک کەس بەڵام شایانە فێری زۆر شت ئەبی اینجا خولێکی گونجاوە مەرج نییە ئینسان ئەم خولەی کردو ئیتر لە سەد هەموو شتێک بزانێ بەڵام کۆمەڵێ ڕەمز و یاسا فێر ئەبی کە تۆ ئەتوانی ڕۆژ لە ڕۆژ بەرەو پێشی ببەی اینجا مەسەلەن ئەمڕۆ فێرە بیت ڕەنگ هەیە لەم ماوەی خولەکەتا تەواوەتی هەست نەکەی بە پاشبوونی خۆت و گۆڕانکاری خۆ بەڵام دوای خولەکە ئینسان ئەو بەرنامانەی پێەیە یا با بڵێن ئەو ڕەمزانەی پێەیە کە چۆن خۆی بەرەو پێش بووە لە هەر شتێکا بتەوێ ئەتوانی خۆت بەرەو پێش بووی بەتایبەتی ئەگەر بتەوێ خوێندنەوەت باشکەی ئەگەر بتەوێ زۆر بکەی حەزکەی شتێک لەبەرکەی ئەتوانی و کۆمەڵی ڕەمزە ئەداتێ کە زۆر ئاسانکاری بۆ ئەکا زۆر ئیسیفادەی هەیە ئەمە سەبارەت بە خوێندن و خوێندنەوە سەبارەت بە ژیانیش ئەوە هەر زۆر باشە کۆمەڵشتی جوان فێرەبی بۆیە پێم وا بێ شایانن و مامۆستاکانیش مامۆستای باشن دەستخۆشی لە هەمویان ئەەکەم بەڕاستی هەمویان دیندارن ئوسوڵیان جوانە بەرنامەی جوانیان پێیە دەستخۆشییان لێ ئەەکەم زمانیان شیرینە جوان دەرسەکان ئەڵێنەوە یارمەتی ئینسان ئەدەن ئومێدەوارێ ئەەکەن ینی زۆر باشە دەستخۆشییان لێ ئەەکەم اینجا
ڕکلامەکانیش کە ئەکرێن پێم وا بەشتی باشەڵێن ڕکلامەکانیشم بەدڵە زیادە ڕەوی تیان نییە هەنێک هەیە زۆر پێش ئەکەوێ چونکە زۆر ڕاهێنانی کردو ئەوەی کە ڕاهێنان زیاتر کا زۆر پێشەکەوێ بۆیە ئەوەی کە ئەڵێ من وا فێر بووم وا سوودم بینیوە پێم وانە ئەو ڕکلامانە غەڵەت بن یان شایان نەبن بەڕاستی ڕکلامەکانی زۆر زۆر سوودی هەیە ئەم دەرسەکە ئەی خوێنین تا ڕاهێنانی زۆرتر بکەی زیاتر بەرەو پێشەچی بۆیە هەر کەسێک چنێ پێشکەوتن بەخۆیوە ببینێ لە ئەنجامی ڕاهێنانی زۆرێتی چونکە دەرسەکان زۆر جوان ئەڵێنەوە بۆیە ڕکلامەکانیشی زۆر باشن ئومێد دەکەم ئینشاءڵڵا هەمووی ئیسیفادەی لێ بکە و ئەوانشی کە نائومێدن یا ئەڵن من کەم ئیسیفادەم کردووە لە دوای یا ئەتوانێ دوای کۆرسەکە ئەتوانێ چونکە ئەو شتانەی کە فێری بی کۆمەڵێ ڕەمزن کۆمەڵێک بەرچاوڕوونین کۆمەڵە یاسا هەیە فێرتەکە ئەڵێ ئەگەر ئەمە بەکاربێنی تۆ پێشەکەوی ئیتر بە تااقەتی کەسەکەی ئەو کەسە زۆر جهد بکات لەسەری زۆر بەرەو پێشەچێ